سەبارەت بە ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە شارۆچکەی کەلار و تەواوی سنووری ئیدارەی گەرمیان لە شەوی ڕابردوو کاتژمێر 12ەوە بەغاری قەدەغەکردنی هاتوچۆ دەرچووە. بەغارەکە لەلایەن ژووری ئۆپەراسیۆنی ئیدارەی گەرمیان دەرکراوە و بە هەموو شێوەیەک هاتوچۆکردنی هاوڵاتیان چ لە ناوخۆی شارەکان وە چ لە نێوان شار و شارۆچکەکانی تردا قەدەغە کراوە و هەروەها بازاڕ و ناوچەی پیشەسازی و سەرجەم خواردنگە و جێگە گشتیەکان داخراون جگە لە دوکانی سەوزە و میوە و نانەوەخانە و سەمرخانەکان کە ئەمەش پێداویستێکی ڕۆژانەیە بۆ هاوڵاتیان. لە ئێستادا تاک و تەرا هاوڵاتیان بە پیادە لە ماڵەکانیان دەرەچن بۆ کڕینی خواردن یاخود سەوزە و میوە و یاخود برنەوەی نان و سەمون بۆ ماڵەکانیان وەکوتر بە هەموو شێوەیەک هاتوچۆکردن قەدەغە کراوە و بڕێرەکە هەتا 72 کاتژمێری دیکە بەردەوام دەبێت لەگەڵمان بن بۆ ئەوەی دیمەنی ناو شار بخینە ڕوو و وردەکاری بڕارەکەتان بۆ بخینە ڕوو. مارکێتی و دوکان بچووکەکانی گەڕەکان کراون لەگەڵ نانەوەخانە و سەمرخانەکانە غێری ئەوانەکان تر هەمووی داخراون و داوەشەکەین خەڵک پابند بێ ئەوانەی پابند نەبێ مۆڵەتی کارکردنەکەی لێ وەرەگرێتەوە. ناو شار ئەوەی کە هاتووە کات بە ئۆتۆمۆبیل هێزەکانی ناوخۆیە کارمەندەکانی تەندروستیە بغێری ئەوانە ڕێکەپێدراونەیە هیچ هاوڵاتیەک بەس بە ئەوانشە کە ئیشی بازرگانی ئەکەن ڕێگە پێدراون لەگەڵ کۆمپانیەکانی وەبەرهێنان و کارکردنی کۆمپانیەکان ئەوانەشە سنووردارن ڕێگەمان پێداون غێری ئەوانە هاوڵاتی بێتە ناو شار بە ئۆتۆمۆبیلەوە مڵەتەکەی لێ وەرەگرێت و ئیجراعاتی لەگەڵاکرێت داوا لە خەڵکەکەین تاپیانەکرێت لە ماڵەکانی خۆیانە بن دەرنەچنەوە دەرەوە شار هیچ سێران و گەشتێک بە دەرەوە شار ناکرێت تاکو هەتاوەکو سەرانگای ئەوەی سەرتەکمان سەرتەک بەمەوە ئەوانەشە ئاگداریمان لێداوە ئەوەش داخرێ بۆ ڕۆژی نەورۆز ڕێگە بە هیچ کەسێک نادرێت بە مەزبەزی گەشتکردن و سەیرانکردن بچێتە دەرەوە شار.